لەوەتای شەڕی دژی تێرۆریزم دەستی پێکردووە لە جیهاندا ئەمریکا پێشەنگ بووە لە بەرەنگاربوونەوەی ئەو ئایدۆلۆژیەتە پڕ لە ڕقوچینەیی ئاگری تێرۆریزمی خۆش کردووە. هێزە سەربازیەکانی ئەمریکا سەرکەوتوانە مەترسیەکی گەورەی تەرۆریستیان لە جیهاندا ڕاماڵی. ڕێبەری داعش کە بە حاجی عەبدوڵڵا ناسراوە لە ساڵی 2019دا بووە ڕێبەری داعش پاژەوەی ئەمریکا لە کردەیەکی بەرەنگاربوونەوەی تەرۆریزمدا ئەبوو بەکرە بەغدادی کوشت. داعش لە کارە تەرۆریستیەکانیدا ئەمریکایەکانی کردوتە ئامانج و هەروەهاش هاوپەیمان و دۆستەکانمان و ژمارەیەکی بێشماری خەڵکی سیڤیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و باشووری ئاسیا. تێرۆریستانی داعش لە ڕۆژی دروستبوونیانەوە سەدان جۆری تاوانیان بەرامبەر بە خەڵکی سیڤیل کردووە بۆ گەیشتن بە مەبەستەکانیشی بە هەزاران ڕێگە خوێنی خەڵکیان ڕشتووە و هەموو ئامڕازێکیان بەکارهێناوە بۆ خوێن ڕشتن و کوشتن و تاڵانی. حاجی عەبدوڵڵا بەرپرس بووە لە هێرشە درڕندانەکەی ئەم دواییە بۆ سەر زیندانەکەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە چەکدارانی داعشی تێدا بوون. ئەو کێشەیە بە خێرایی چارەسەر کرا لەلایەن هاوبەشە ئازاکانمانەوە لە هێزەکانی سووریای دموکراتدا. هەروەها هاندەری سەرەکی بووە بۆ ژنوسایدکردنی ئیزەدیەکان لە ساڵی 2014دا لە باکووری ڕۆژاوای عێراق. هەمومان چیرۆکە کارە ساتاویەکانی سەربڕینی بە کۆمەڵ و وێرانکردنی تەواوەتی گوندەکانمان لە یادە. لەو هێرشەدا کە کرایە سەری تا دەستگیر بکرێ ئەبوو ئیبراهیم القوڕەیشی نوهۆمی سێهەمی ئەو ماڵەی تیایدا بووە لە نزیک سنووری تورکیاوە بەسەر خۆی و هاوسەر و منداڵەکانیشیدا دەتەقێنێتەوە. لە دواهەمین کاری بێهودەی و ترسنۆکانەیدا بەبێ گوێدانە ژیانی ئەندامانی خێزانەکەی و خەڵکی تری ناو خانووەکە هەرتەنها خۆی نەتەقاندەوە، بەڵکو نهۆمی سێهەمی ماڵەکەی تەقاندەوە لە بڕی ئەوەی ڕوبەڕووی دادوەری ببێتەوە بۆ ئەو تاوانانەی کردوونی. کۆمەڵگەی نێونەتەوەیی لە زۆر سۆکەوەوە پشتیوانی بۆ ئەو کردە لەشکریەی ئەمریکا کرد کە جێگرەوەکەی ئەبوو بەکر البەغدادی تیادا کوژرا. داعش تاوانی دەڕەندانەی ئەنجام داوە کارەساتی ناوەتەوە. بەرپرسیارە لە کوشتنی هەزاران ژن و منداڵ و پیا و پێویستە هەمیشە قوربانیان و کەسوکاری قوربانیانی دەستی تەرۆریزمان لە یاد بێت. بێگومان وەک دەزانرێت سیستمی نەتەوە یەکگرتوەکان هاو هەڵوێستە لەگەڵ ئەو هەوڵانەی دژی داعش دەدرێن. هەر بۆیەشە هەموو سەرکەوتنێک بەسەر داعشدا پێویستە جێخۆشحاڵی بێت. تێرۆریزم هەمیشە مایی مەترسیە بۆ سەر ئاسایش و سەقامگیری جیهان و بێلەوەش یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی تێکشکاندنی کۆمەڵایەتی. هەر بۆیەشە وەک دەگوترێ و داواش دەکرێ ئەرچی هەموو کەسێکە لە جێی خۆیەوە بەرەنگاری ئەم دیاردەیە ببێتەوە و ڕێگر بێت لە بڵاوبوونەوەی زیاتری ئایدۆلۆژیای ڕق و چینە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. داعش و تێرۆریزم و شکستەکانیان چ لێکدانەوەیەک هەڵدەگرن تەوەری باسی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. ئارێز ئەندەریاری شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتنە. کاگارێز سوپاس بۆ ئامادەبوون و ئەمەوێ بزانم ئەو گورزەی لە داعش دراوە و دووهەم سەرکردەی ئەو ڕێکخراوە تێرۆریستیە دەکوژرێ پاش ئەبوو بەکر البەغدادی گورزێکی چەندە کەمەرشکێنە بۆ داعش. بڵێ پێشکی سڵاو و ڕێز بۆ بەڕست و بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەتان وێڕای ماندوو نەبوون بە دڵنیاییوە کە باس لە کوشتنی ئیبراهیم الهاشمی دەکرێت یا القوڕەیشی وەکو سەرۆکی دوای ئەبوو بەکر بەغدادی کاریگەری زۆر خۆیەوێت ئەو لە ئاستی هەرە ژووری ئەو ڕێکخراوەدا دەمایە وەکو ڕابەر و ئەمیری گشتی یا ئەمیر المۆمنینی داعش بە ئیسلام دەست نیشان کرابوو بە ئەو ئاوردانەوەیەک لە کردەوەکانی ئەو ئینسانە مەسەلەن کە دەستێکی باڵای هەبووە لە کۆمەڵ کوشکردنی کوردانی زێدیدا دەستێکی باڵای هەبووە لەو تاوانکاریانەی کە لە ڕۆژاوای کوردستان لە سووریا و لە عێراقدا بەڕێوەچوو یەکێک لە پلانداڕێژەرانی سەرەکی تاوانی شنگال بووە کە دواتریش لە ڕێ ناوەندەی نێودەوڵەتەکانە وەکو جێنۆساید هاتووێ ناکردن ناساندن بە دڵنیای و کاریگەریکی زۆر دەبێت و زۆری پێچێت تاوە ڕێکخراوە سەر لەنێ بتوانێت بە هەمان شێوە خۆی ڕێک بخاتەوە. لە ساڵی 2019دا کاگارێز کاتێککە ئەبوو بەکر بەغدادی دەکوژرێ ینی پاش نزیکەی یەک هەفتە جێگرەوەیەکی بۆ دانرا. ئەم جارە ژەروا بە خێرایی و بە سادەیی جێگرەوەیەک بۆ ئەبوو ئیبراهیم القوڕەیشی دادەنرێ.
بە دڵنیایی و جێگرەوەیکی بۆ دادەنرێت بەڵام دۆخی 2016 شەشی ئۆکتۆبری 2019 کاتێک کە بەغدادی کوژرا داعش لە دۆخێکی باشتر تا ئێستادا بوو ئەنێ لە دوا بە دوایەوە کەیسەمە لە 2022دا باز لە کوشتنی سەرکردەیەکی یان سەرکردەی یەکەمی داعش دەکەینەوە ئەو ڕێکخراوە زۆرتر چوەتە قاڵبێکی خۆشاردنەوە چوەتە قاڵبی شانە نهێنیەکانە و چ لە عێراق بێت چ لە سووریا و ڕۆژاوای کوردستانە هەوڵەدات کە درێژە بەکار و کردەوەکانی خۆی بدا کردەوە تروریستەکانی خۆی بدا کە نمونەی هەرە دواییمە بینیمان هەم لە باشووری کوردستان لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا ئەکتیڤیتیان هەبوو هەم لە ڕۆژاوای کوردستان لە حەسەکە و ڕووداوانەی حەسەکەی بەدواوە هات بە دڵنیاییەوە ڕێکخەرێکی کە دا ئەمەزرێت بۆ ئەم ڕێکخراوە لەبەرەوەی کە تۆڕێکی زۆر زۆر بەرفراوانیان هەیە و خەڵکانێکی بنەماخواز لەگەڵ یانە بوونی هەیە چ لە سووریا چ لە عێراق و چ لە زۆرێک لە وڵاتانی دنیای بەمە کاتێک کە چاولێکی تویسە لە کەمپی هۆڵ هێشتا کە زیاتر لە 7,000 زیندانی ژنۆمناڵی داعش ماونەتەوە یا لە کەمپی یا لە زیندانی وێرانەوەی کە بینیمان یا لە زیندانێکی کە هەیە لە نزیکی دەیر زور لە خوارەوە بە نزیکەی 10,000 ئەمیر و سەرکردە و چەتەی داعش پێشتر کە تێدا بوون لەو زیندانانە ماون کاتێک کە تو چاو لە ناسنامەیەمانە دەکەی دەبینی کە فرە ڕەنگن زیاتر لە 100 و وەکو برێت ماگۆرگ ئاماژەی پێدەکە نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی بۆ ئەمریکا بافکووری ئەفریقا و بە تایبەت سوودی ڕۆژهەڵات ناوەڕاست ژی زیاتر لە 110 وڵات ئەندامانی داعش لە ڕێگەی تورکیا و مەسەن هاتو چوونەتە ناو ئەو ڕێکخراوە کەواتە دەکرێت بڵین بەڵێ دەستنیشان دەکرێتەوە بە دڵنیایە و دابزانین چی ئەبێت تا ئێستا هیچ شتێکی ڕەسمیان ڕانەگەیاندووە بەڵەوە تا شتێکی فەرمی ڕانەگەێنراوە بەڵام کاگارێزیجە لە پرسەکانەوەیە کوژرانی ئەم سەرکردانەی داعش یا سەرکردەکانی هەر ڕێکخراوێکی تری تێرۆریستی بێ ئەمە چ کاریگەریەکی دەبێ بەسەر ئەندامان وە دید و بۆچوون و ڕوانین و بیرکردنەوەی چەکدارەکانی داعش یا غەیرە داعش لە ناو ڕێکخراوە تێرۆریستیەکانە مەبەستمە ئەمە گرفتیشان بۆ دروست ناکە؟ بە دڵنیایی و کاک بەڵام گرنگ ئەبێت چاولێکن کام ڕێکخراوێمە باسی بن ڕێکخراوی وەکو ڕێکخراوی داعش کە لەسەر بنەمای ئایدۆلۆژیکی ئیسلامی دامەزراوە مەسەلەن باوەڕیان بە کۆمەڵشتی ماوەڕا و تەبیع و مەتافیزیک یا مەسەلەن بەهەشت و جەنەت و تەنانەت ئێمە بینیمان بەکردەوە ئەوان هەوڵیاندا کە لە باشووری کوردستان و لە ڕۆژاوای کوردستان ئەو جەنەتێک کە مەسەلەن وادەوای دراوەبووان بیهێنە سەر ئارزی واقع مەسەلەن بە سەبایەبردنی 7,000 زیاتر لە 7,000 کچی ژنی یەزیدی یعنی تێڕوانین ئێمانە بە جۆرێک تێڕوانینێکی ئایدۆلۆژیایە لەو ڕوانگەوە ئەگەر بمانەوێت وەڵامی پرسەکەی بەڕێز بدەمەوە ناتوانم بڵم کاریگەریەکان بە دەکارێت دەتوانێت هەم نەگاتیو بێت هەم پۆزیتیو بێت لە ڕاستیدا بۆ ئەوان بە نیسبەتی ئەوانەوە چون ئەوان باوەڕیان بە مەسەلەی شەهادەت و چوونە بەهەشت و کۆمەڵێک لەو تێڕوانی نەتایبەتە ئیسلامیانە هەیە دەتوانن وەکو شتێکی زۆر نۆرمال و ئاسایی چاوی لێ بکەن و وەکو بەڵێنێک یا مزگەێنیەکی خواوەندیش چاوی لێ بکەن بە پێی تێڕوانینەکانەوان بەڵام لە ڕووی ڕێکخستنی و بەدڵنیایی و کاریگەریکی زۆر زۆر لەسەر ئەوان چونکو ئەم کابرایە کە کوژرا ئەلهاشمی لە 2014 لە بەر لە دەست هێرشی سەرشەنگال کاریگەریکی ڕاستەوخۆی هەبوو لەسەر پلانە مەزنەکانی داعش بۆیە مەسەلەن کەسێکیش ئاگا بووە ئاگاداری سەرجەم جموجۆڵەکان و پلانەکان بووە حتا خۆی داڕێژەری ئەم پلانی دوایی بوو لە حەسەکە کە بڕیاریاندا بوو سەر لە نوێ خلافەتی خۆیان ڕابگەن گرتوخانە بڵین سەنایە لە حەسەکە بۆیە زۆر بەبەسیتی بە بۆچوونی من سەرڕایەوەش کە هێزەکانی قەسەدا هێزەکانی سووریای دموکرات لە ڕۆژاوای کوردستان لە عێراق هێزە لە باشوور هێزەکانی پێشمەرگە حکوومەتی عێراق و ئێتلافی نێودەوڵەتیش بە دوایەوانەوە تەنها هاوکارێکە پشتیوانێک کە هەبووە تا ئێستا مەسەلەن بە پێ ئەو شوێنێکی تێدا ئەو کابرایە کوژرا ئەلهاشمی نزیکی تورکی لە 5 کیلۆمتری سنووری تورکیا و تورکیە کە بە جۆرێک لە جۆرەکان هاوکاری ئەوانی کردووە بە پێی ئاماژەکان کە دیارە لەو چوارچەوەیدا تۆزە گرانە بێت کە خۆیان ڕێک بخەنەوە بە سادەی
ئارێز ئەگەر بکرێ زۆر بە کورتی ینی باسێکم لەوە بۆ بکەی ئێمە لە ساڵی 2019 لە سووریادا گوێبیستی ئەوە بووین کە داعش تێکشکێنرا شکستی پێێنرا لە عێراقیش بە هەمان شێوە پێشتر باز لە شکستی داعش دەکرا بەڵام داعش هەتا ئێستا ماوەتەوە ئەممانەوەیە پەیوەندی بە گۆڕینی استراتیژێتەکەی داعشەوە هەیە بۆ کارە تێرۆریستیەکانی یاخود زەمینەکە ماوەتەوە کە ئەم ڕێکخراوە تێرۆریستیانە لەسەری بژین بەدڵنیایی و کاتێکە نائەمنی و نائاسایش و ناسەقامگیری لە هەرێمێکدا هەبێت هەردەم دەرفەتی ئەوە هەیە کە هەندێک بیرۆکەی دژبەر بێتە ئاراوە لە لێرەدا ئەو زەمینە لەبارە بۆی کە داعش بە تەواوەتی لەناو نەچێت ئێمە بینین لە عێراق لە سووریا هێشتا شەڕ بەردەوام هێشتا ناکۆکی نێوان باڵەکان لایەنە سیاسیەکان نەتەوە جیاجیەکان ئەتنیکەکان بەردەوامە لەو چوارچێوەدا بە بۆچوونی من هەتاکو و ئەمانە بە شێوازێکی تەندروست نێنە چارەسەرکردن و بە شێوازێکی دیموکراتیک چارەسەری و حەلیان بۆ داننرێت قەناعەتی من وایە کە ئەو بیرۆکەیە هەردەمێنێتەوە و ئێستا دەتوانێت ڕۆژێک کەس بێت ڕۆژێک لاواز بێت بەڵام مەترسی سەرهەڵدانەوەی داعش هەردەم لە ئارادای وەکو بەڕستان ئاماژەدان کرد لە 2019 وتیان داعش تەواو کۆتایی هات بە داعش دوای گرتنی ڕەقا بەسەر دەستی شەروانانی کورد وتیان تەواو بوو دوای کوشتنی ئەبوو بەکر بەغدادی بە هەمان شێوە بەڵام ئەمە بینیمان کە دشتکرد مەسەلەن ئۆپەراسیۆنێک لەم دوایانە پلانیان بۆ دانابوو شەشمانکاریان بۆ کردو لە حەسەکە یەکێک لە مەترسی دەرترین پلانەکانی داعش بوو کە دەیتوانی سەر لە نوێ جارێکی تر داعش بۆ 5,000 چەکدا بۆ 5,000 ئەندامەی کە لە زیندان بوون و دەربازیان کاگەر پرۆژەکەیان سەریان گرتێت و بە هاوکاری هەندێک دەوڵەتی هەرێمی و هێزی هەرێمی لە هەرێمەکە دەیانتوانی سەر لە نوێ خلافەتی خۆیان ڕابکەن. کاگارێز دەگەڕێمەوە بۆلات لەوەتای ساڵی 2014ەوە هێزە خۆجەیەکان و هاوپەیمانێتی نێونەتەوەیی بەردەوام لە داعش و لە ڕێکخراوە تێرۆریستیەکانی تریشیان داوە ئەمەش وەک دەگوترێ وهای کردووە بۆ نمونە داعش نەتوانێت بە خێرایی لە شکستەکانی هەڵسێتەوە. ئێستا سەرکردیان نییە و ئەمەش گورزێکی گەورەیە و لەو بڕۆیشدان نین ئێستا داعش بتوانێت بە ئاسانی و بە خێراییش ئەو ڕەوشە تێپەڕێنێت وەک دەزانرێت ئێستا داعش هەمان ئەو هێزەی ساڵی 2014 نییە کە لە عێراق و سووریادا گەشەی دەکرد بەڵام ئەمە بەومانایە نییە کە بگوترێت تێرۆریزم لە ڕەوشی لاوازیدا ناتوانێت جموجۆڵی هەبێ یان بە ئەندازەی پێشتر مایی مەترسی نییە. ئەمە ئەو ڕێکخراوەیە کە دەیەوێت خۆی بەهێز بکاتەوە دەیەوێت بەردەوام هێرش بکات و بکوژێت و ترس و تۆقاندن بنێتەوە. حاجی عەبدوڵڵا بەشداریەکی زۆری هەبوو لە هەوڵەکاندا بۆ بوژاندنەوە و پەرەپێدانی توانایەکانی داعش وەک پێشتری ژووتومانە داعش بەردەوام مەترسیە بۆ سەر ئاسایشی نیشتیمانیمان مەترسیە بۆ سەر ژیانی خەڵکی بێتاوان. سوربوونی وڵاتان لە هێرشکردنی بەردەوام بۆ سەر تێرۆریستان بەشێکی گرنگە لە پرۆسەی بەرەنگاربوونەوەی تێرۆریزمدا. بابەتی سەرەکی لێرەدا ئەوەیە کە ئەمریکا تێگەیشتنی هەیە بۆ گرنگی دڵنیابوون لەوەی خلافەتەکەی دەوڵەتی ئیسلامی گەشەکردن بە خۆیەوە نەبینێتەوە و ئەمەش پەرسەندنێکی گرنگە. ئەبوو ئیبراهیم القوڕەیشی لە ناوچەیەکی سووریادا هێرشی دەکرێتە سەر کە زۆر نزیکە لە سنووری تورکیاوە و پرسیارگەلێکی زۆریشی لێناوەتە ئاراوە لەوانە ئایا ئەوە ڕێکەوت بووە ئەو دوو سەرکردەیی داعش ماڵیان لە باکووری ڕۆژاوای سووریا بێت و لە نزیک سنووری تورکیاشەوە بن؟ بەڵام گرنگیشە سەرنج بدرێتە ئەوەی ئەمە دووهەمین سەرکردەی داعشە لە ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی تورکیادا بدۆزرێتەوە لە سووریا. تورکیا کۆنتڕۆڵی ئیدلیبی کردووە و سێ ناوچەی تریشی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا داگیر کردووە کە پێشتر ئازادی ئاینیان تیادا بووە و کراونەتە مۆڵگەی میلیشیا ئیسلامیەکان و ئەندامانی داعش. بەڵام ئەمریکا دەچێت و ڕێبەری داعش ڕادەماڵێت ئەو ڕەوشەی ئەوێ مانای زۆر هەڵدەگرێت. لە سووریادا و بە تایبەتیش لە باکووری ڕۆژهەڵاتی ئەو وڵاتەدا هێشتاش داعش بە دیلەکانی شێوە جێی مەترسیەکی گەورەن و کاربەدەستانی بەڕێوەبەرایەتی خۆسەری جەخت دەکەنەوە لەوەی دەبێت هەنگاوی خێرا بنرێن بۆ چارەسەرکردنی دۆسیەی داعشە گیراوەکان. ئەو هێرشە بۆ سەرزیندانەکە پێویستیەکی هێناوەتە ئاراوە بۆ دۆزینەوەی چارەسەری یەکلاکەرەوەی خێزانەکانی داعش لە ئۆردوگای ئەلهۆل.
ئەو ئوردوگایە بووەتە بۆمبێکی ئامادە بۆ تەقینەوە و تەرەقەکەیشی ڕاکێشراوە. هەروەها گرنگی خێراکردنی پرۆسەی دادگایکردنی داعشەکانیشی نیشانداوین لە دادگایەکی نێونەتەوەییدا. دواکەوتنی دۆزینەوەی چارەسەریەکان لە بەرژەوەندی داعش دەکەوێتەوە. کاگارێز دەگەڕێمەوە لای جەنابەت لەگەڵ ئەوەدا کە دیاردەی تێرۆریزم ڕێگوڕیشەیەکی مێژووی خۆی هەیە، بەڵام تێرۆریزم جوگرافیای نییە، جوگرافیا ناناسێت. ئەمە چەندێک بۆ بە فاکتەر نەبوونی ئەو جوگرافیایە بۆ درێژە کێشان لە شەڕی دژی تێرۆریزمدا بە پێچەوانەی ئەوەی کە چاوەڕوان دەکرا شەڕی تێرۆریزم دەکرێت زوو کۆنتترۆل بکرێت. بڵێ کەک بەڵێن لێرەدا پێناسی تێرۆر لە دنیا مرۆڤ دەتوانێت بڵێ دابش بۆ بەسەر چەند دەستەوە، ینی گرنگ کێشێکمان هەیەمە لە پێناسی تێرۆردا. تۆ چاولێکی کاتێک کە خۆی لە ئەفریقای باشوور بڵین نێلسۆن ماندێلا پارتەکەی لە لیستی تێرۆردا بوون، بەڵام دواتر وەکو قارەمانێکی نەتەوەی و جیهانی چاوی لێ دەکرێت و خەڵاتی ئاشتی نۆبلی پێدەباشێت. یا مەسەن تۆ چاولێک ئێسش بەشێک لە دنیا ئەو لایەنانی کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بەتایبەت لە فلستین لە دژی ئیسرائیل شەڕ دەکەن بە تێرۆریسم ناوزەدی ناکەن لە کاتێکا کە زۆرێک لە ناوەندە جیهانیەکان بە پێچەوانەوە وەکو تێرۆریست بەناویان دەکەن، یا حەزبوڵای لەبنان بە هەماشەوە زۆر ڕێکخراویتر لێرەدا هەیە. بە بۆچوونی من نەبوونی یەکگرتووی لەسەر تعریف و پێناسەی چەمکی تێرۆر خۆی لە خۆیدا کێشەیەکە، یعنی دابشبوونی دنیا بەسەر جەمسەرەکاندا، دابشبوونی دنیا بەسەر ئیدۆلۆژیە دەسەڵاتدارەکاندا وەکو دنیای لیبرال وەکو دنیای کەس یا دنیای سەوزی ئیسلامی وای کردووە کە ئێمە بینین تعریفێکی ڕاستەوخۆی نییە لێرەدا بە نیسبەت تێرۆرەوە. لەو چوارچێوەیەدا ئەمە بینین ئەگەر ڕێکخراوێکی وەکو داعش ئەمڕۆ لە ئاسی دنیادا وەکو تێرۆریست هاتووەتە ناساندن، بەڵام لە دەستپێکی دامەزراندی و ڕێکخراوەدا گەلێک وڵات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوکاریدا ئاسیان دەکرد ڕاستەوخۆ. یەکێک لە وڵاتانە تورکیەیە، مەسەلەن بەپێی ئاماژەکان بەپێی بەڵگەکان بەپێی دۆکومنتەکان بەپێی فاکتەکان کە لە ناوەندە نێودەوڵەتیەکان لە BBC راپۆرتەکانی BBC ڕادەبگرێت لە نێردەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ بابەتی سووریا دژی داعش بگرە و زۆر بەڵگەی کە هەنە کە مەسەن تورکی ڕاستەوخۆ دەستی هەبووە لە بەهێزکردنی داعشدا، بەڵام لە کاتێکدایە کە مەسەلەن ئێتیلافێکی نێودەوڵەتی شەیە لە دژی داعش، مەسەلەن لە ڕۆژاوای کوردستان و لە باشوور و لە عێراق و لە سووریا بەگشتی بڵین، تورکیش بە جۆرە لە جۆرەکان پەیوەندی هەیە لەگەڵ هەمان بلۆ. لەو چوارچێوەیەدا بە بۆچوونی من کێشەی ئەساسی کێشەی پێناسەکردنی تێرۆرە، کێشی پێناسەکردنی تۆرە لۆ چوارچێوەیەدا هەتاکو یەکەنگیری نێتە ئاراوە لەسەر ئەم پێناسەکردنە زۆر جار ئێمە بینین هەندێک لە وڵاتان بە بیر و بۆچوون وایدیە جیاجیا دەتوانن پێچەوانەوە هەری باشە بڵاوبوونەوەی داعش بۆ نمونە لە وڵاتانی ئافریکادا، بۆ نمونە کە گەیشتۆتە ئەفغانستان، ئەو جۆرە بڵاوبوونەوەیە ئەمەوان ناکات ڕەهەندی شەڕەکە هێندەی تر درێژە بکێشێ. بە دڵنیاییەوە ینی ئێستا ئەوە باب لێ بڕوانین باوەڕمەندێکی بنەماخوازی ئیسلامی کە لە ڕیزەکانی داعشدا مەسەلەن ڕێدەگرت پێشتر ئەلقاعیدە بوو، مەسەلەن ئێمە پێش ئەلقاعیدە مەسەلەن تاڵبان بوو، تاڵبان لە ئەفغانستان 20 ساڵ شەڕی ئەمریکای کرد، بەڵام دوای 20 ساڵەکەی مەبینین ئەمریکا نەتەنیا بەجێتێڵێ بۆ وڵاتەکەی بۆ بەجێتێڵە بەڵکو بای نزیکەی 100 میلیارد دلار چەک و چۆڵیشی بۆ بەجێدەوە و هەر دوێنێ بوو یا ئەمڕۆیە گەر هەڵە نەبوو دووەمین کاروانی مەسەلەن یارمەتیە نەقدینەکانی ئەمریکا دۆلاری کاش دەگەیتە ئەفغانستان و هەوڵێکی نێودەوڵەتی بۆ ئەوەی کە ئەو ڕێکخراوە هەتاکو دوێنێ بە ڕێکخراوێکی تێرۆریستی لە ئاسی دنیادا ناسرا بوو، ئەمڕۆ وەکو ڕێکخراوێکی وەکو دەوڵەتی خەریکی هێدی کار بۆ دەکرێت بناسرێت. مەسەن دەوڵەتی نروێژ بە فەرمی فڕۆکەیان بۆ دێت، بانکشتی نروێژ دەکرێت چاوپێکوتنیان لەگەڵ ڕایدارانی نروێژی و بەدڵنیایی و ڕایدارانی وڵاتانی کەش هەبووە کە ڕەنگە ڕاگەیاندنیان دەکردێتەوە لەو چوارچێوە. بۆیە ئەگەر ئەم شێوازە لە هەڵس و کەوتکردن بەرامبەر بە ئەو تێرۆرە مەسەلەن ئیدۆلۆژیکەی کە ئێمە بینیمان لە ئەگەر وەکو داعش وێنە بکەین تونداژوویەکە نواندیان لە کوردستان ئەوەی کە تاڵبان لە ئەفغانستان وادی، بەڵام
چوار ڕۆژی بەسەردا بچێت و زۆر ئاسایی بێتەوە و مەسەلەن وەکو عەرەب دەبێژێت تەتیرکردن یا شتنەوە ئەو ناوەڕەشەیکە و لیستە ڕەشەیکە ئەوانی تێدا بوون بسڕێتەوە بە بۆچوونی من ئەمە هەمیشە دەرفەت بۆ ئەو دەڕەخسێنێت کە ئەو گروپە تونداژوە و بنەماخوازانە کە وەکو تێروریست ئەمڕۆیانە دەکرن دێناراوە. کاک ئارێز یەکێک لە پرسەکانی تری ئارێسە جەنابەت ئاماژەت بە ئەلقاعیدە کرد یا بە تالیبان کرد ئەمانە ئەوەی کە دەبینرێ یا کە دەبیسترێ ئەوەی لە شەردان لەگەڵ ڕێکخراوێکی تێرۆریستی وەکو داعشدا. بەڵام لای من پرسیارەکە لەوەدایە هەم ئەبوو بەکر البەغدادی و هەم ئەبوو ئیبراهیم القوڕەیشی شوێنی نیشتەجێبوونیان لەو ناوچانەدایە کە ڕێکخراوە تێرۆریستەکانی وەکو جەبهەی نوسرە یا جوندل ئیسلام باڵادەستن تایدا ئەم دوو ڕێکخراوە ژیانی زانراوە کە سەر بە ئەلقاعیدەن. لە ئێستادا زۆر گرە و لەسەرەوە کرێ کە شەڕی گەورە لە نێوان قاعیدە و داعشدا ڕوودەدا. بەڵام من پرسیارەکەمەوەیە بۆچی ئەو شەڕە ڕووەدا لە کاتێکا دوو گەورە سەرکردەی ڕێکخراوێکی تێرۆریستی وەکو داعش لە ژێر سایەی ڕێکخراوەکانی ئەلقاعیدەدا هەم ماڵیان هەیە و هەم لەوێشەوە جم و جۆڵەکانیان دەکەن. تێڕوانینی گروپە ئیسلامیەکانەوەی کە بووە لە سوور بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی بڵین ئەگەر لە سووریە و لە ئەفغانستان لە سووریە بڵین تێڕوانینەکە شێوازی تێڕوانینی جیاوازی ئەوانە بۆ شێوازی خەلافەت بۆ شێوازی بەڕێوەبەریان بۆ شێوازی تاسەڕۆفکردن ڕەفتار و کردەوەکردن غیرەوەوان کێشێکیان ئێمە بینین کاتی خۆی ئەیمەن زەواهری جەبهەت النەسر بەیعەتی دا بە ئەیمەن زەواهری بەڵام ئەمڕۆ جەبهەت النەسر و ئەحرار الشام و سەدان گروپن ئەوانێکە لە دەوروبەری ئیدلیب مڵین لە سنوورەکانی تورکیەدا ئەوە بوونەتەوە هەموو ئەمانش لە ناڕاستەوخۆ و ڕاستەوخۆ مەسەلەن بەیعەتیان داوە بە ئەردۆغان لە چوارچێوەی دەوڵەتی تورکیا مەسەلەن جم و جۆڵ دەکەن لە بەشێک زۆر لەوانە بە شێوازێکی ڕاستمی لە پێش چاوی دنیاوانێ مەسەلەن ڕاکێشە کۆمیک لە چیلایە جۆکەکە ئەمەیە گاڵتەجاڕیەکە ئەمەیە بەشێک لە ئەندامانی ئەو گروپە تێرۆریسیانەی کە دنیا بە تێرۆریسیان دەزانێت بە فەرمی بە ڕسمی لە پێش چاوی دنیادا بە ناو خاکی تورکیا و بە سنووری تورکیەدا ڕاگوازی ئەفرین کراوە ئەفرینی کوردان ئەفرینێکە دژی جبهەت النەسرا جبهە ئەحرار الشام و کێ شەڕی کرد بە هەزار هیدیاندا دواتر دەوڵەتی تورکیە کەندامی دوی ناتوێت بە زۆر باشکرا لە بەرچاوی دنیا و دێت دەکەوێتەوە شارە و بەڵام تو چاولەکەی لە خەبەرەکانە لە راپۆرتەکاندا ئاماژە بەوە دەکرێت کە تورکیە هاتووە مەسەلەن سێ گەڕەکی چەند هەزار خانووی کردوێتەوە بۆ ئەندامانی و گروپانە یعنی دموگرافیای شاری ئەفرین لە حاڵی حاضردا گۆڕاوە پێشتر لە 1990 کورد بووە ئەمڕۆ بەپێی دوای نەخسایی و راپرسی کەکراوە لە 100 کەمتر لە 30 کورد لە ئەفرین و دەوروبەری ئەفریندا ماوەتەوە. بەڵام جێگرتنەوەی ئەوانە کیە ئەندامانی ئەو گروپە تێرۆریسیانەی کە دنیا بە تێرۆریسیان دەزانێت بە فەرمی تورک گەڕەکی نیشتەجێبکردنی بۆیان دروست کردو و ماڵ و مناڵیان بردووە لەوێ خەریکن ژیانی خۆیان دەکەن. ئەنی لێرەدا کێشەکە ئەوەیە ڕەنگە لە چوارچێوەی گروپی بچوک بچوکدا هەندێک ناکۆکیان هەبێت بەڵام کاتێک دەگاتە ئاسی ئەو هێزە سەرەکییان و دەوڵەتە سەرەکی کە بڕیان لەسەر ئەوان دەداوەکو تورکیا نەخێر زۆر بەڕاحەتی ئەمە بین حتا تورکیش هەنێک لەو گروپە بچووکانێک کرد بە قوربانی سیاسەتەکانی خۆی ڕەنگە لە داهاتووشە دەتر بیان کەم. بڵێ باشە ئەمە بۆ تورکیا ئەی بۆ کۆماری ئیسلامی ئێران ئێران چەندێک ڕۆڵی هەیە لە جموجۆڵی تەواوی ڕێکخراوە تێرۆریستیەکانەوە شیعە بێ یا سوننە بێ؟ بەدڵنیایەوە مەسەلە ئێران بە شێوازێکی کە لێرە کشمەکشمێکی چەند سەد ساڵە لە نێوان تورکیا و ئێراندا بوونی هەیە لە هەر لە سەردەمی خلافەتی عوسمانی و سەفەویەکانە کە تا ئێسش بەردەوامە یعنی تێڕوانینێکی ئیدۆلۆژیکە دیسان تێڕوانینێکی تەشەیوعی سەفەوی یا عەلەوی وەکو خۆیان دەڵێن تێڕوانینێکی تەسەنون و یا ئیسلام و سیاسی کە کامڕۆ ئەردۆغان نوێنەرایەتی دەکات. کۆماری ئیسلامی ئێرانیش بەدڵنیاییەوە لە هەمان پارەرەن لەگەڵ دەوڵەتی تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە بینین کە ساپۆرتی ئەو ڕێکخراوانەی کەمڕۆ وەکو تێرۆر وێنا دەکرێن مەسەلەن حەماس دەکا هەندێک لە گروپ فەتح دەکا لە فلسطین تا ڕادەیەکی کەمتر حەماس زۆر بە ساپۆرتی تەواوەتی حیزب وڵای لوبنان دەکات کە وەکو ڕێکخراوێکی تێرۆر هاتووە ناسین ساپۆرتی
حشت شعبی دەکات کە ڕێکخراوێکی نافەرمیە تەنانەت کشمەکەشمەیە لەسەر پێناسەکردین لە خودی عێراقدا لەناو خودی عێراقدا و کۆنگەلێک لەو گروپە شیعانەی کە لە مەسەلەن لە ئەفغانستاندا بوونیانێ ئەمڕۆ سپایەکە لە سووریەدا لە ماوەی 2011 و بەرەو ئەملا کە بڵین دوای شۆڕشی گەلانی عەرەبی دەستی پێ کردووە لە ئێرە لە سووریا بۆ ئێران شەردەکە سپای فاتمیونە سپای فاتمیون هەموو ئەندامانی هەزارەیان شیعەکانی ئەفغانستان کە لە ئێران بوون لەلایەن سپای پاسەران و بەڕێخستن کراون و لە سووریەدا بۆ ئامانجەکانی ئێران شەرد کاگارێز دەگەڕێمەوە بۆلات بە لەگەڵ بینەرانە بزانین ئەو شەوەی ئەبوو ئیبراهیم القوڕەیشی تیادا کوژرا چی ڕوویدا گەواهدەرانی شوێنی ڕووداوەکە باسمان بۆ دەکەن کە چیان بینیوە و ئایا پێشتر زانی بیان ئەوە ماڵی ئیبراهیم القوڕەیشیە شخص أنا على أساس محسب متعامل پێم وابوو ئاوارەیەکی خەڵکی حەڵەب بوو ئەوەی ڕوویدا جێ سەرسوورمان بوو هێزەکان یاوپەیمانەتی هاتن و دەیانوی سەرکردەی داعش دەستگیر بکەن هەر بەڕاستی جێوا قورمان بوو ئێمەش بەهۆی ئەو کابرایەوە زیانمان پێکەوت اللحظة نحن أهل الحي متفاجئين يعني ما لنا متوقعين هالشيء تا ئێستاش خەڵکی ئەم گەڕەکە سەرمان سوورماوە شەوێک بوو پڕ لە ترس و دڵە ڕاوکێ هەرگیز چاوەڕوانی ئەوەمان نەدەکرد ئەمە یەکەمین جارە منداڵە تەمەن 4 ساڵەکانمان شتی ئاوا ببینن ئەو چەند کاتژمێرە هەر باز ناکرێت ترسێکی زۆر لە ناو سەر سوورمانێکی گەورەدا کە ماڵی ئەو کابرایەیە سمعت واحد كأنه لهجته عراقي گوێمان لە کابرایەک بوو بە شێوەی عێراقییان سعودی قسەی لەگەڵ ژنێکدا دەکرد و پێدەوت تا خۆی بەدەستەوە بدات بە بڵنگۆ قسەی دەکرد و هەوڵی بەردەوام هەبوون تا خۆیان ڕادستی ئەو هێزە بکەن فڕۆکەکان نزیکەی 45 خولەک هەر دەسوڕانەوە و دواتر دەنگی تەقە دەبیستراوە پێم وابێت بە پەرەشوتیش دابەزین کاگارێز بەپێی لێدوانی ئاوچەکانی ماڵی ئیبراهیم القوڕەیشی کەسیان نەیانزانیوە کە ئەمە ئەو کابرایەیە لەو ماڵەدا دەژی ینی تەنانەت وەکو ئاماژەشیان پێدەکات هیچ مژۆڵێکی ئەو تۆشیان نەبینیوە بۆ لەمەوە دووە سەرکردەکانی داعش بێ ئەندامانی تری داعش توانای ئەویان هەیە کە بەو شێوەیە ڕەفتار بکەن بە دڵنیاییەوە کاتێک ئێمە باس لە ئەو ئەلهاشمی دەکەین ئەلهاشمی سەرۆکی ڕێکخراوێکی درەندەترین ڕێکخراوی دنیاە یعنی کەسێکی نۆرماڵ نیە کە بچێت لە گەڕەکێکا دانیشێت و بە دوور لە چاوی هەموو دنیا بژیت و ڕێکخستنی کارێکی وەکو هێرشکرد لەسەر زیندانی غوێران بێت لە حەسەکە نەخێر لێرەدا کۆمەڵێک دەستگا و کۆمەڵێک دامودەسی پەیوەندیداری هەواڵگری ئاسایشی سەربازی ئاگاداری نیشتەجێبوونی ئەون و هاریکاری بەڵکو بۆ خۆیان نیشتەجییان کردوێک لە 5 کیلومەتری سنوورەکانی تورکیەدا ڕەنگی خەڵکی ئاسایی نەیزانی بێت یازانی بیتیشی بیشزانێت بەدڵنیاییەوە نەیەڵێت چونکو ئیبراهیم القوڕەیشی مثلا لە لیستی ڕەشی ئەمریکا مثلا ناوی هاتووە 10 میلیۆن دلار خەڵات بۆ دەستنیشانکردنی جێگەکەی دەستنیشان کراوە مثلا لەلایەن ئەمریکاوە ئەمانە و زۆر خاڵێکە هەیە ینی لەو قەناعەتەدام شتێکی زۆر کاڵوکرش دەبێت کە بڵین کەس نەیزانی و ئەو چوە لەوێ خۆی شاردوێتەوە بە هەمان شێوەی کەس نەیزانیوە من لێرەدا مەبەستم لە خەڵکی ناوچەکەیە نەک لە لایەنی تر بەدڵنیای خەڵکی ناوچەکەش لە 100% دەم و دەستگا و پەیوەندیەکانی داعش لەو هێرێمە هەن کە پارێزگاری لێ دەکەن بەڵام شتێکی نۆرماڵە ناڵێن کە ئێمە ئاگادار بوو وەکو کاربەدەستانی هێزەکانی سووریای دیموکرات ئاماژەی پێ دەکەن هێشتا داعش مەترسیەکی گەورەیە بۆ سەر ئاسایش و بۆ سەقامگیری بە تایبەتی لە ناوچەکانی بەڕێوەبەرایەتی خۆسەری کورد لە سووریادا کۆمەڵگەی نێونەتەوەی دەتوانێت لێرەدا چی بکات بۆ ئەوەی هەر هیچ نەبێ ئەو هەڕەشۆ مەترسیانەی کە لەسەر ئەو بەڕێوەبەرایەتی هەیە بەرەو کەمبوونەوە بڕوە ساپۆرتری ڕسمی لە بیرمە 2015 بەرز ژیار گۆڵ لە BBC راپۆرتێکی دروست کرد راپۆرتێکی دیمەنی بوو کە دەستنیشانی دەکرد کە ئەندامانی داعش چۆن بە فەرمی لە خاکی سووریەوە لە خاکی تورکیەوە بە فەرمی لە پێرچاوی جەندەرمەکانی تورکیا و دەربازی سووریە دەبن بۆ شەڕ و بە قەوڵی خۆیان جیهاد بۆ خلافەتی ئیسلام و کۆمەڵێک بەڵگەیکە کەواتە لێرەدا دەوڵەتی تورکیا ڕژیمی ئاکەپە بە فەرمی ساپۆرتری داعشە ئەوە ناتوانین ینی بڵین بە فەرمی نازانم هەتا ئێستا کۆمەڵگەی نێونەتەوەی بە تەواوەتی قسەی لەسەرەوە نەکردووە فەرموو کاگ ئارس
دڵنیایی و ناشی کات کۆمەڵگای نێودەوڵەتی لەگەڵ بەرژەوەند و سیاسەتی تایبەتەکانی دەوڵەتانی خۆیاندان بەڵام کاتێک کە تو ئاماژان پێکەی کەسێکە مەسەڵەن برێتمە گۆرگ وەکو کەسێکی فەرمی دەڵێت باشە هۆکاری چییە 100,000 ئەندامی داعش لە تورکیا و دەپەڕێنەوە بۆ سووریا ئێمە بە تورکیا دەڵین پێشیان پێ بگرێت تورکیا ئەڵێ ناتوانین پێش بۆوانە بگرین بەڵام کاتێکە داعش هێرشی سەر کوردەکانەکە سووریا زۆر تورکیا بەڕاحەتی دەتوانێت سوورەکانی کۆنتڕۆل کات و ڕێگری کات لە هاتنی کوردەکان کارمیە لێرە بە گەلێک بەڵگە هەنا یعنی ڕەنگە نەتەوە یەکگرتوەکان هەتایسە نێوتوە شتێکی وایە دەوڵەتی ئەمریکا ناڵە شتێکی بەڕسمی وە بەڵام پرسیار هەیە لێرەدا بۆچی ئەبێت ئیبراهیم القورەشی لە 5 کیلومتری خاکی تورکیادا بکوژرێت وە شتێک سەرنجڕاکێشترە ئابوو بەکرار بەغدادیش لە 15 کیلومتری ئەو شوێنەی کە ئەو کابرا مردووە کوشتویانە دیسان لەوێ کوژراوە لەژێر دەسەڵاتی تورکیا و هەرێمانەی کە بەناو سپای ئازادی سووریای دموکراتیکی تێدایە کە لەژێر دەسەڵاتی تورکیادایە تورکیا بە فەرمی لەویایە ئاڵا و هێما و هەموو شتێکی تورکیا لەوێ بوونی هەیە جامە بەسم چیە لێرەدا ڕاستە ئێمە کاتێک کە چاولێکن خۆ بەڕێوبەری خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریە کاتێک کە باز لەواکەن کەڵن هاوپەیمانی نێودەوڵەتی پێویستە تاکو ئێستا بەجددی کاری نەکردو بۆ لە ناوچوونی داعش ئەگەر کاری کردای بۆ لە ناوچوونی داعش مەسەلەن کۆمەڵە ڕێوشوێنی کەی دەستەبەرەکرد لەوانە مەسەلەن پێشگرتن لە هاوکاریەکان یا ساپۆرتکردنی تورکیا بۆ ئەوانە ئیسا هەندێک لەم دەنگۆ هەیە کە چەند کەس لەمانەیە کە مەسەلەن لەو زیندانە دەرچوون چوونەتە ناو تورکیا ڕاستەخۆ چوونەتیژە هەرێمەکانی لەو چوارچەوەیەدا بە بۆچوونی من هەتاکو سەرچاوەی داعش نێت ئاستەنکردن داعش هەر کات دەتوانێت زۆر بەهێز بێ یعنی تۆ تەسەووری ئەمە بۆ سووریا وەکو جەنابەت ئاماژەی پێ دەکە ئەی بۆ عێراق چۆن یعنی بۆ خۆت دەزانی داعشی جموجۆڵێکی ئێجگار زۆری لەناو عێراقیشدا هەیە چۆن لە عێراقیچە بە هەمان شێوە لە عێراق مەسەن تۆ چاولێکی زۆرینەیەکی سوننە هەنا پراوێز خراون لە دەسەڵات لە سەروەت و سامانێکە هەیە شیعە دەسەڵاتی گرتووەتە دەست کورد بۆ خۆی هەرێمێکی خۆسەر یا فێدراڵی بۆ خۆی دەستنیشان کردووە لێرەدا تا ڕادەیەک پارێزرا لێرەدا ئەو هێزەی سوننە کە ماوەتەوە لەو هەرێمەدا و بەشدار نییە لە دەسەڵات بە شێوەیەکی بەرامبەر و لە سەروەت و سامان بەدڵنیای و بیرۆکێکی هەمان شێوەی هەیە دواتر ئەو سنوورانە و سنوورە بیابانێنە نێوان عێراق و سووریا ئێمە بینیمان بۆ جاری یەکەم لە ماوەی چەندەیە ڕابردوودا بەڕاستی ئەم داعش هاتوانی و سنوورانە کات و لە دژی هەموو کۆنوانسیۆنە دەوڵەتیەکان بۆ جاری یەکەم بڵێ دەوڵەتێک دامەزرێنم دەوڵەتێکی خەیاڵی لە بیری خۆیانە بەناو عێراق و شام مەسەلەن من کەواتە لێرەدا بەنسبەت عێراقیش و ناکۆکیەکانی ناو عێراق هەبوونی هێزە ئیقلیمیەکانی هەرێمەکە لە ناو عێراقدا مەسەن تورکیا ڕوو دەستێکی باڵای هەیە لە عێراقدا کاتی خۆیەکە لە بیرتان جێگرەوەی پەرلەمانی عێراق نەجەیفی کە دەرچوو بۆ تورکیا بۆ کوێ دەرچووی مەسەن کۆمەڵێک تاوانی لە پاڵا بوو ئێستش لا هێزار لە تورکیادایە ئەو کەسانێکی وەکوە زۆر بەڕاحەتی دەتوانن پەیوەندی بکەن بۆ عەرەبە سونانەی کە هەنوو زۆر بەڕاحەتی دەکرێت بکرێنە ئەنگامی مەبەستە نوجەیفی بوو دەنگەکەی پێشتریەکیان دەرچوو بەڵێ چەند تارق هاشمی نەک نوجەیفی داوای لێبوردنەکەم هاشمی بەڵێ چوو بۆ تورکیا مەسەلەن بۆ زۆر بابەتی کە تورکیا ئەبینین ئەمڕۆ لەو هەرێمەی کە ناکۆکی هەیە مەسەلەن لە باشیقە لەسەر نزیکی چیای باشیقە گەورەترین بیسی نظامی سەربازی داناوە میلیتاری دامازراندووە لێدا یعنی ئەمە خۆی جێگەی پرسیارە هەرێمێکە کە جزو کوردستانیە جزو عێراقی شیعە و دەسەڵاتداری عێراقی شیعەش نییە بە هەمان شێوە هەرێمێکە بیابان بەڵام گەورەترینی داناو بەدڵنیایی و کۆمەڵێک نیەت و ئەفکاری هەیە مەسەڵەن قەندیلیش نییە بڵێ بە بەهانەی بۆمبارانکردن و ڕێگریکردن لە گەریلاکانی پارتیکەکارانی کوردستان و چوەتە مەڵێ کاگارێز دەگەڕێمەوە بۆلات بۆ دوابەشی بەرنامەکەمان ئێزدیەکان دەکرێت بگوترێ زیان لێکەوتووی سەرەکی بوون لەوەتای هێرشەکانی داعش بۆ سەرزێدی ئێزدیەکان و تەنانەت ئێستەشی لەگەڵدا بێ بەشێکی زۆریان نەگەڕاونەتەوە ماڵەکانیان و نیگەرانی ئاسایشیان هەیە و کاتێکیش هەواڵی لە ناوچوونی تێرۆریستانی داعشیان پێدەگا ئارامیەکیان پێدەبەخشرێ بەڵام جەختیش لە داواکانی خۆیان دەکەنەوە ئەکیت ئەو بوون یەکی دی نەبوو ئەمە نزانی کێن و بەرێ بیدای بەس پشتی هەنگێ گوتن گۆ ئەو بوو ئەمە موژێ قوتکردن و زار ڕۆژما برن و زلام کوشتن و کاچک برن و ئەم گەلەکێت کێفخۆشن کە هاتێ کوشتن و مادویە دی هەموو هاجێ ئیلڤێ عزبێ دەبا و دەستێ خۆ بەروێزی دیا دریشکری مادویە وشکی ئیڤی ڕەبان هۆی کوشتی بە مادوێ حەقێ ماژی بما ناوێ وها بمینێ یێ اش خودێت کن
وش أمريكا وهشي كاربة وحكومة عراقي أفيد إيد كجرتين وأف تعدي كرين الحبسيدة وانجي بكوجن نفانجي سبب بردنو وأفكري ضعش البالوي سبب ديساني شغلكي يبيستر بكن خود ترسن دلما ده هاي عم ترسن كروجا كيل دي سافا جارين بس مدفع حقي مزوجي ببنوها يعني جواب سري ما كرين بلا عردين نامينه کاگارێز ناساندنی کۆمەڵکوژی ئێزدیەکان بە ژێنۆساید ئەمە تەنها بەسە بۆ قەرەبووکردنەوەی تەواوەتی ئێزدیەکان نەخێر بەدڵیایە و نەخێر بەڵام کێشەکە لێرەدایە مەسەلەن تۆ کاتێککە باز ئێستا ئەڵمانیا مەسەلەن قەرەبووی جووەکانەکە دەوڵەتێکەیە ناوەندێکەیە سنتەرێکەیە کە تۆ دەتوانی مەسەلەن بە پێی پرۆتۆکۆل و کۆنوانسیۆنە نێودەوڵەتەکان شکات بکەیت بەراورد دەکرێت قەرەبوو بکرێتەوە بە چه ئاستێک بە چه میزانێک مەسەلەن بەنسبەت ئەنفالەوە تۆ دەتوانی لە حکوومەتی ناوەندی داوا شتێکی واکەی کە ئەنفالیش مەسەلەن لە زۆر ناوەند و پەرلەمانی دنیادا وەکو جێنۆسای تەنان حکوومەتی عێراقیش بە فەرمی ناسێنراوە لێرەدا مەسەلەی یێزیدیەکان مەسەلەیەکی زۆر تایبەتە مەسەلەیەکی شازە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە بۆچوونی من مەترسی کۆمەڵکوژکردنی یێزیدیەکان ئێستا لە کاتی داعش کەمتر نییە تا ئاراوە چۆن ئەکرێ پێم بڵێ بەڵێ بێگومانە مە تو چاولێکە لێرەدا داعش لەو هەرێمانەی کە ئەوان هەم جم و جۆڵی دەوڵەتی تورکیا لە هەرێمەکانی وانە گەورەترین سەربازی دروست کردووە دەوڵەتی تورکیا هەموو ڕۆژێک هێرشی سەربازی دەکات بۆمبارانیان دەکات سەر چیا شنگال و دەوروبەری شنگال و ناوەندی قەزای شنگال کە بەپێی خەبەرەکان و ئەوەی کە لە ماسمیدیای دنیاییدا بڵاوکرێتەوە زۆربەی ئەوانە خەڵکانێکی سڤیلن کە ئەکرێنە ئامانجۆ کوژرن هەندێک شەڕوانی یەبەشەشی تێدا بێت شەڕوانی یەبەشە شەڕوانێکی یێزیدیە ئەندامێکی کوچڤاکی یێزیدیە کۆمەڵگای یێزیدیەکانە لەوێ ئەوان بۆ خۆیان توانوێنە خۆبەڕێوبەری خۆسەریک کچکۆلانە دامەزرێن لە حاڵی حاضردا کە ئەویش هۆکاری ئەساسیەوەیە کە باوەڕیان نەپەم لەو نەبوو نەماوە کە بتوانێت پێشگیری بکات لە جارێکی تر کۆمەڵکوژکردنیان بەڵام ئێمە ئەبینین لە پێش چاوی دنیاوە دەوڵەتی تورکیا بێشەرمانە هێرشی سەر ئەوان دەکات تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازێک لە شێوازەکان ناڕاستۆخۆ یا ڕاستۆخۆ لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق مەسەن جارجار پیلانگێڕی دەکەن ئەیانەوێت ئەو خۆسەریە بچکۆلانش کە مەسەن لە شنگال هاتووەتە ئاراوە زۆر بەڕاحەتی هێرشی سەر دەستکەوتەکانیان دەکەن سنوورەکانیان لێدا دەخەن ئەیانەوەی بە هەر جۆرێک بووە تەسلیمی خۆی یا تەسلیمی حکوومەتی ناوەند ببنەوە یا تەسلیمی حکوومەتی هەرێم ببنەوە لە کاتێکە چۆن دەتوانرێت کاگ ئارێزماوی بەرنامەکەم بەرەو کۆتایی دەڕوا چۆن دەتوانرێت هەم ئێزدیەکان مافەکانیان پارێزراو بێ ئاینەکەیان پارێزراو بێ ئەو هەڕەشۆ مەترسیانەی کە لەسەریانە وەکو جەنابیشت ئاماژە و پێکرد ئیتر لەسەریان نەمێنێ و بتوانن ژیانێکی ئاسوودە و سەقامگیر لە زێدی خۆیان نابژین بەڵێ بە بۆچوونی من ستارتی ئەم کارەی کە چۆنیەتیەکەی یێزیدەکان بۆ خۆیان دەستیان پێ کردووە هەرێمێکی خۆسەریان ڕاگەاندووە بۆ نەتەخاوەنی هێزی سەربازی یێزیدی خان کچان و کوڕانی یێزیدی 6,000 تا 10,000 کەس بەڕێخستن کراون قۆناغی دوومی ئەمە دەمێنێت ئەوەی کە بێت حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی عێراقیش لە چوارچێوەیەکی دموکراتیکدا دان بەم خۆسەریانە بنێن و هاوکات بەهێزی بکەن یعنی خۆسەریەکەی کە لە شنگال هەیە نەک دژی دەرکەون و ئاستەنگی و تەنگ و چەرەمەیان بۆ دروستکەن بە پێچەوانەوە بێن تەجهیزیان کەن بێن ساپۆرتیان سیلاحیان پێ بدەن ئیمکاناتیان پێ بدەن یارمەتیکی زۆری مادی و معنەوی ئەو هەرێمە بکرێت کە ببوژێتەوە وڵای یێزیدیەکان بۆ خۆیان بپارێزن لە چوارچێوەی عێراقێکی مەسەلەن فێدراڵدا ئەمە باشترین نمونەیە کە یێزیدیەکان ئەتوانن پارێزراو بن لە کۆمەڵکوژەیەکی کە بەسەریاندانێ ئەگەنە زۆر ئێمە ئەمڕۆ بینین تورکیا هێرشی سەریەوان دەکا زۆر بەڕاحەتی دەتوانێت ساپۆرتی داعشیش سەریان بکاتەوە کاگارێز سوپاسە دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا سپاس و پێزانینم سپاس بۆ بەڕێستان ماندوونم سپاس دەکەم ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە و چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین